شرهاتی بر دریان ها سر و سر جوان و کاری بدنه بی سواری کی برخو کی برهان و کاری بدنه بی عدول و بمیر کس زریان او درویش بی گلی گو جنگ گلان و هلی دولی 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 کی نشنا بیلی لێ من فەرێز ڕەمەزانم کامێری ئاژانسی ڕۆژ نیوز دوێنێ دەروازی سنووری ڕۆژ ئاوا بووین لەگەڵ گەلی شاری سلێمانی و باشووری کوردستان هاتین لێرەوە ویستمان ئەوە ڕووماڵ بکەین و ڕووماڵیشمان کرد کە کوردستان هەر چوار پارچەی لە ڕۆژ ئاوای کوردستان بەیەک دەنگ کۆبۆتەوە بۆ پاڵپشتیکردن و نیشاندانی مۆڕاڵی گەلی کورد بەرامبەر بە دژمنانمان ئەوەمان نیشاندا کە گەنجانی کورد سەر بۆ دژمن شۆڕ ناکەن و ژنانی کورد لە پێناو خاکەکەیان چەکیان هەڵگرتووە و سەرەڕای هەبوونی ئەرکی تر لەسەر شانیان بەڵام هەموو ئەرکەکانیان وەلاناوە ئەوان شەڕ ئەکەن لە پێناو پاراستنی خاکەکەیان و سەربەرزی نیشتیمانەکەیان ئەوەی لێ بینم خەباتی ژنان خەباتێکی زۆر جوان بوو سەرەڕای ئەرکی سەری ژنایەتی و خۆیان ئەرکی نیشتیمانیشیان ئەکرد و هەروەها میوان دۆستیەکی وا دایکایەتێکی وان پیشانی ئێمەدا لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا کە هەست بە میوان نەکەین هەست بەوە نەکەین کە لەوێ ئێمە میوانین یان نامۆین چونکە بەیانی کە هەڵسامەوەی زۆر سەرنجی من ڕاکێشە دایکێک هات نانی بەیانی بۆ ئێمە حازر کرد ئەوە زۆر زۆر جوان بوو لە هەموو جۆرە خواردنەکانی بۆ دانابوون خواردنە کوردیاواریەکان ماسی کوردی پەنیری کوردی زۆر جوان بۆی حازر کردوین و بۆ ئێمە سفرەی بەیانی ئامادە کرد و هەستم بۆ کرد کە دایکی خۆم ئەم نانی بەیانیم بۆ ئامادەکە سۆژارایی لە ژن تیڤ کارەکەم لە دوێنێەوە لەگەڵ یەکەم کاروانی پاسی کە لە باشووری کوردستانەوە هاتن بۆ ڕۆژاوی کوردستان هاتین لە ڕێگە چەندین کەسی جیاوازمان بینی بۆ نمونە لەنا ئەو پاسێکی ئێمەی تیابووین گەنجی جیاوازی تیابوو کە ورێکی زۆر بەرزیان هەبوو هەریەکە و لە شارێکی جیاوە هاتبوون هەریەکە و لە ناوچەیەکی جیاوازی کوردستانەوە هاتبوون یەکێک لەوانە باسیەوەیە کرێوت ئێمە لە ناو پاسێکە توانیمانە گەلی کوردیەک بخێن ئەم شتانێک ئێمامان بینی لە ڕێکاز منێکی زۆر جیاواز بوو کە تۆ کرێت
بە چەندین ساڵ ئەزمونێکی بەم شێوازە دروست نەبێ بۆت بەڵام بە یەک جار ئەتوانی ئەزمونێکی وا بکەیت. ئەوەی ئەمە بڵێم ئەوەی ئەمە بینیمان بۆ یەکگرتووی گەلی کورد بەڕاستی بۆ ڕۆژاوای کوردستان گەلی کورد لە هەموو شوێنێکەوە هاتبوونە ڕۆژاوای کوردستان و ئێمەش لەگەڵ هاوڕێیانی ژنها لەگەڵ هاوڕێیانی ستێرک و ئاریان و ڕۆژنیوز بەیەکەوە هەوڵمانە کۆمەڵێک کار بکەین کۆمەڵێک دیمە نیشان بدەین لەگەڵ کۆمەڵێک کەس قسە بکەین کە بتوانین ڕاستی گەلی کورد بگوازینەوە بۆ هەموو ئەو کەسانی ئەیانەی ژیان لە ڕاستی بێت. ئەوەی لە ڕاگەیانەکانەوە بینین بێگومان شەڕێکی سەخت هەیە ئەمە شتێک نییە کە بتوانین نکۆڵی لێ بکەین بەڵام سرە ڕای ئەو شەڕە سەختە ورێکی هێندە بەرز هەبوو لەم جیانێکی ئێمە هاتین لە ڕۆژاوای کوردستان هەموو کەس بە خەندەوە پێشوازی لێ کردی هەموو کەس خەندەی لەسەر لێ بوو بێکەوە دانیشتن بێکەوە ئەڕۆشتن بەرەوە ئەوەی کە بەرگری لە ڕۆژئاوای کوردستان بکەن. تۆ توانی دیمەنەکان ببینی بزانی کە بەڕاستی شەڕێکی سەخت هەیە بەڵام هەر لەو کارانەی کە ئێمەش کردومان ناتوانیەوە ببینی کە گەلی کورد و ژنانی کورد چۆن بەرگری لە خۆیانەکەن بە چ هێزێکی زۆر ورێکی بەرچەوە. سڵاوتان لەبێت من هێلین ئەحمەد پامنێر ڕۆژنامە نووس لە ئاژانسی هەواڵی نوژنها ئێمە بیستیەک لەگەڵ یەکەم کاروانی گەنجانی باشوور گەشتنە سەر سنوورەکانی سێمەلکات تاواکو بتوانین دەنگ و ڕەنگی ژنان و کوردانی ڕۆژ ئاوابین لە ڕۆژاوای کوردستان تاواکو ئێمە بتوانین دیمەنەکان بگوازینەوە بۆ تەواوی گەل لە ناوچەکەدا و لە باشوور و لە تەواوی پارچەکانی دیکەی کوردستان ئێمە لەگەڵ پۆلێک لە ڕۆژنامە نووسانی ئازاددا ڕۆژنامە نووسا ئەو کارمەندانی ئاریان تیV و ستێرک تیV و ژن تیV و ئاژانسی نوژنا و ئاژانسی ڕۆژنیوز توانیمان بینە ڕۆژاوای کوردستان ئەوە بیستی مانگ ئێمە لەسەر سنووری سێمەلکا بووین تێپەڕین چوونە دێرێک لە دێرێک لە پەیمانگایەک لەوێ لە پەیمانگای هونەر لەوێ پێشوازێکی زۆر گەرمیان لێکردین ئەوەی کە سەرنجی ئێمەی ڕاکێشە کاتێک کە ئێمە هاتیینە بەڕێ ئەکەوتین بۆ سەر سنوور لە ناو پاسێکدا گەنجێک قسەیەکی کرد وتی کە ئەم پاسە و تەواوی پارچەکانی باشووری کوردستانی تێدا و تەواوی گەنجانی ناوچەکەی تێدا لە هەر لە مەهاباتەوە لە سلێمانی هەولێر دۆک تەواوی پارچەکانی دیکە و ڕۆژ ئاواشی تێدا بوو ئەمە سەرنجێمی ڕاکێشا و شتێکی دیکە سەرنجمی ڕاکێشا گەنجێک ئەوتی مۆراڵیان زۆر بەرز بوو بەدەم گۆرانی وتن و کەیفی خۆیانەوە دەهاتن بۆ شەڕکردن وتی ئێمە ئەزانین ئەگەری هەیە بکەوینە دەست داعش ئەگەری وەکو هەواڵانی دیکەمان وەکو شەربانانی دیکە تەرمەکانمان بکەوێتە دەستیان خۆمان بکەونێ دەست داعش دەست ئەو هێزەی جۆلانی سوکایەتیمان پێ بکرێت یاخود بمرین کێ ئەڵە ئێمە ئەگەڕێینەوە لەوانەشە ئێمە دووبارە بگەڕێنەوە بۆ خاکی خۆمان و بۆ لای کەس و کارمان بەڵام لە کۆتاییە ئێمە خەبات ئەەکەین ئێمە بەرگری لە خاکی خۆمانەکەین و بابەتێکی دیکەش لە ناو پەیمانگاکەدا من لەوێ ژنانم دەبینی کە لەوێ ئەو پەیمانگای تایبەت بوو بە هونەر تایبەت بوو بە شانۆکردن تایبەت بوو بە کارە هونەریەکان و لەوێ دایان خوێند بەڵام لەوێ مامۆستایان و لەوێ خوێندکاران چەکیان کرد بۆ شانیان. سڵاو لە گەلی ئازادیخواز لە هەر چوار بەشی کوردستان گەلێکە هیچ کات بۆ داواکردنی مافەکانی خۆیان بۆ هەوڵدان بۆ بەدەستخستنی مافەکانی خۆیان سازش ناکەن ئەمە بۆ ماوەی 24 کاتژمێر ئەرکێکی پیرۆز پێماندرا ئەویش ڕووماڵکردنی ئیرادە و هەوڵی هاتنی گەنجان و هاوڵاتیانی باشووری کوردستان بووە کات بەشەکانی دیکەی کوردستانیش کە لە باشووری لە شاری سلێمانی نیشتەجێ بوون ئیرادەیەوەمان ڕووماڵ کرد گواستەوە لە ماوەی 24 کاتژمێرەدا ئەوەی کە ئێمە بینیمان ئیرادە و مۆراڵێکی بەرزی گەلی هەر چوار بەشی کوردستان دەبینرا و کاروانەکان یەک لە دوایەک پاسەکان یەک لە دوایەک بۆ ڕۆژاوای کوردستان بۆ ئاگداربوون و هاوشانی برا و خوشکانمان لە ڕۆژاوای کوردستان خەبات بکەن بەڕێگاوە بوون ئەرکێکی گرنگ و پیرۆز بێمەدرا کە تاوەکو تەمەەن درێژەی دەبێت ئەمە دەمێنێتەوە و شانازی دەبێت بۆ ئێمە کە بەڕێزێک دەبینم دەڵێت من نەخۆش بووم کە لە شاری سلێمانیەوە هاتووم ئەمە ئۆپەڕی مۆڕاڵ هەم بە ڕۆژنامەنووسانی میدیای ئازادەدا و
بە هەموو گەلیە چواربەشی کوردستان. سڵاو لەبێ من بەرهەم هەورامی کامێرەمانی ستێرک تیڤی و ئاریان تیڤی ئەمڕۆ هاتووین لە ڕێگەی کامێرەمەکانمانەوە هێز و ئیرادەی گەلی کورد لە ڕۆژاوی کوردستان بگەین بە هەموو دنیا پێیان بڵین کورد نابەزێت هەمیشە لەبەر خۆدا نامێنێتەوە. مۆڕاڵی ئەو خەڵکە مەبینی کە هاتوون بەرگری لە خاک بکەن جاوە لە هەموو شتێک گرنگترەکە مۆڕاڵی هەرێکێکی لەوانە مۆڕاڵێکی زۆر بەرز بوو هیوایەکی زۆر باشیان هەبوو بەوەی کە سەرەکەون لەبەرەوەی هەموو گەلی کورد یەک دەنگ و یەک ڕنگ بوو بەیەکەوە لە پەیمانگەی هونەرە جوانەکان بووین ئەم شەو ئەوەی من بینیم زۆر ناوازە بوو لەبەرەوەی شوێنێک کە شوێنی هونەرە شوێنی جوانیە بۆ بە شوێنی جەنگ